دوای ئامادەکاری هەردوویانەی هەولێر و نەورۆزە لەسەر یاریگای فرانسۆ هەریری بۆ یاریەکەی نێوانیان لە ڕۆژی دووشەممە لەسەر هەمان یاریگا. یاریەکە کۆتا یاری هەفتەی سێزەی خولی ئەستێرەکانی عێراقە و لە کاتژمێر 4 و 30 خولەکی ئێوارە دەست پێ دەکات. ئەم یاریە دەبێتە یەکەم تاقیکردنەوە بۆ حەیدەر عەبدولئەمیری ڕاهێنەر لەگەڵ یانەی هەولێر دوای دەست بەکاربوونی تیپەکە دوای تێپەڕاندنی بارودۆخە نە ئاساییەکەی بۆ سەرکەوتن خۆی ئامادە کردووە. لەم یاریە هەولێر بە ئەگەرێکی زۆرەوە لە توانەکانی هەردی سیامەندی کاپتن و عەلی شاخەوان و محەممەد موحسین و لویس ئیدوارد بێبەش دەبێت بەهۆی نائامادەیی جەستەییان. بەڕاستی ئامادەکاریی باشمان کردی بۆ یانەی نەورۆز و لەو ماوەی کە دەوری ڕاوەستەیە ینی ماسکەرێکی باشمان کرد و تاوا خۆمان ئامادە کردی. ئینشاڵڵا لەو یاریە پشت بەخوای گەورە سەر دەکەین و دەست بە سەرکەوتنەکان دەکەین. ئینشاڵڵا لەو یاریە کۆتایی بە شکستەکان دەین و سەرکەوتوو دەبین پشت بەخوای گەورە دڵی ئەو هاندەرە خۆشەویستە خۆش دەکەین. هیوادارم هەموو هاندەرەکان ئامادە بن بۆ پاڵپشتێک بۆ یانەی هەولێر. یانەی نەورۆز بە تەواوی پێکاتەکەی گەشتی هەولێری کردووە و تەواو ئامادەیە بۆ ڕوبەڕووبوونەوە یانەکەی پایتەختی هەرێمی کوردستان. ئامادەکاریشی کردووە بۆ هاتنی زیاتر لە 1000 هاندەر لە سلێمانیەوە تاوەکو هانی تیپەکە لە دێربی کوردستان بە گەرم و گوڕی بدەن. ئەمە ئامادەکارێکی زۆر باشمان کردووە لە ڕووی تەکتیک و تەکنیکەوە هەموو شتێکەوە ئامادەکارێکی زۆر باشمان کردو بۆ یاریەکەی سبەیل چونکە لەگەڵ هەولێری خۆشەویستە یاریەکی زۆر گرنگە بۆ ئێمە و هەم دێربیش کوردستانە خۆتە زانی لە دێربەکانە تۆزێ ئەستەمە بێ یاریەکە بەڵام ئێمە بۆ سێ خاڵی یاریەکە هاتوین. ئێمە کۆمەڵە جمهوری باش لە سلێمانیەوە خۆیان ئامادە کردووە کە بێن بۆ شاری هەولێر بۆ تەشجیعی یانەکەیان. ئینشەڵڵا ئێمەش بتوانین سێ خاڵی یاریەکەیان پێشکەشکەین و بەڵێ بە تاکیدی ئێمە لە ئێستا لە ڕیزبەندیەکە لە چوارەم نەماوین ئێمە هەوڵی سێمیش ئەین نەوەکو شەشەم و حەوتەم بین لە قولەکەیە و ئینشەڵڵا بە برنەوەی ئەم یاریەش دەچینە پێشوەی ڕیزبەندی قولەکەی ئینشەڵڵا. لە کۆی 12 یاری ئەم وەرزەیان لە خولی ئەستێرەکانی عێراق نەورۆز بە کۆکردنەوەی 19 خاڵ بە کاتی هاتۆتە خانەی شەشەم با سەرکەوتن دەچێتەوە پێگەکەی خۆی کەوا خانەی چوارەمە هەرچی هەولێریشە بە 12 خاڵ کەوتۆتە خانەی 18 ڕیزبەندی بە سەرکەوتن 4 خانەیە خود زیاتر لە ڕیزبەندی دێتە پێشەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.